وڵاتانی ئەوروپا کە لە ئێستادا لێوان لێو بوون لە ڕەگەز و نەتەوەی جیاواز لە ئێستادا هەر نەتەوە و خەریکی هێشتنەوەی ناسنامەی خۆیەتی لەو وڵاتەدا کە تێیدا دەژی. دووربوون لە نیشتیمان لە وڵاتی دایک زۆرجار یەکەم شت کە ڕوبەڕووی مەترسی دەکاتەوە لە دەستدانی زمانی دایکە، بە تایبەت لەنەوەی یەکەمی ئەو کەسانەی لە هەندەران نەوە دەخەنەوە. وڵاتی ئەڵمانیا یەکێکە لەو وڵاتانەی کە زۆرترین نەتەوەی جیاوازی تێدا کۆبووتەوە. لەو چوارچێوەیەشدا کورد بە ژمارەیەکی زۆر لە هەر چوار پارچەی کوردستانەوە بە هۆکاری سیاسی و ئابووری ڕوویان لەو وڵاتە کردووە و تێیدا نیشتەجێ بوون. لە حکوومەتی فیدراڵی ئەڵمانیادا و لە خوێندنگە بنەڕەتیەکاندا هەفتانە وانەی زمانە بێگانەکان دەخوێنرێت تاوەکو ئەو کەسانەی کە لەو وڵاتەدا دەژین بێبەش نەبن لە فێربوونی زمانی دایک. هاوشێوەی ڕەوەندە جیاوازەکانی تر ڕەوەندی کوردیش لە وڵاتی ئەڵمانیا هەوڵەکانی چڕ کردوێتەوە بۆ خوێندنی وانەی تایبەت بە زمانی دایک، زمانی کوردی. بەڵام بە وتەی چالاکانی کوردی باشووری کوردستان لەم بوارەدا ڕوبەڕووی کێشەیەک بوونەتەوە. ئەویش ئەوەیە کە لەو وڵاتەدا ڕێگا نادرێت یاخود پشتیوانی ئەوە ناکرێت زمانێک بە چەند دیالێکتێک بخوێندرێت. بۆیە خوێندن بە دیالێکتێکی کرمانجی خوار و کە دیالێکتێکی زۆرینەی کوردستانی باشوورە ڕوبەڕووی گرفت بۆتەوە. بۆ پێی لە ئەڵمانیا زمانی کوردی بە دیالێکتێکی کرمانجی ژوور و بە پیتی لاتینی دەخوێنرێت کە زیاتر کوردانی باکووری کوردستان لێ سوودمەند بوون. ئازاد خۆشنا و چالاکی بواری ڕەوەندی کوردیە لە ئەڵمانیا ئەو دەڵێت ناچار بوون بیر لەکردنەوەی فێرگەیەکی سربەخۆ بۆ منداڵانی ڕەوەندی کوردی دیالێکتێکی کرمانجی خوارو بکەنەوە. لەم کارەشدا سەرکەوتوو بوون و فێرگەیەکی زمانی کوردیان بە ناوی فێرگەیکانی کردەوە. دەژڵێت نیگەرانە کە نزیکەی 100,000 کورد لە وڵاتانی ئەوروپان، بەڵام یەکێتی مامۆستانی کوردستان هیچ کارێکی نەکردووە بۆ خزمەت گەیاندن بە خوێندنی زمانی دایک. پشتیوانی نەکردنی حکوومەتی هەرێم لە ڕەوەندی کوردی بۆ گرنگیدان بە خوێندنی کوردی و فێربوونی خوێندنەوە و نووسین بە زمانی دایک بەشێکی ترە لە نیگەرانەکانی مامۆستاکانی فێرگەکان لە وڵاتی ئەڵمانیا و داوا دەکەن حکوومەتی هەرێم لە پێناو لە دەستنەدانی ئەو نەوانەی کوردن و لە ئەوروپا لەدایک دەبن گرنگی بە خوێندنی کوردی بدات. نزیکەی 19 ساڵە بێگڵ خانەوادەکەمان هاتوومەتە ئەڵمانیا. سەرەتا وەکو هەموو خێزانێک سەرقاڵی ماڵ و مناڵ و بەڕێوەبردنی خێزانی خۆم بووم. کاتێ مناڵەکانم گەیشتنە تەمەنێک کە بتوانم هەنگاوێکی تازە بنێم لە ژیانمە هەوڵم ما بخوێنم. لەگەڵەوە شاکە خۆم پەیمانگای بنکەی مامۆستایانم هەولێرم تاوەک لە وڵاتی خۆمان، بەڵام تەنها ئەو بڕوانامەیە کفایەت نەبوو بۆ من کە بەردەوامم لە ئیشکردنە. لە 2007-2008 هەوڵم ما لێرە پێوترێ ئاوس بردوون وەکو کۆرسێکی خوێننە نزیکەی ساڵێکی خایان لە بواری کۆمەڵایەتی خوێندم کە پێوترێ یاریدەدەری بواری کۆمەڵایەتی هەنگاوێکی پێش دایەنە کە لە باخچەی ساوایانە ئیشەکەم. ئەوم تەواو کرد، چەند مانگێک لە دانگەکانە ئیشم کرد. تەنها ئەوە کفایەت نەبوو بۆ حەزەکانی من کە پڕیکاتەوە. لە کۆبوونەوەیەکی خێزانی کولتوری خۆمانە چەند خێزانێکی کورد کۆبووینەوە باز لەواکە کە مناڵەکانمان فێری زمانی کوردی نابن. بیرۆکەیەکاو بە خەیاڵما کە فێرگەیەکی کوردی بکەینەوانێ. زۆر لە دایک و باوکەکان پشتگیریان کەم زۆر پێ خۆشحاڵ بوون. پشتگیری ئەویان کرد کە من یەکەم هەنگاو بنێم، دوو هەنگم هەنگاو لەگەڵ ما بن. من لەگەڵ خوشکەکەمە هەنگاوی یەکەم هەنگاو ئەوە بوو شوێنێ بدۆزینەوە. لەو شوێنی کە کچەکەمی تیا بوو لە دانگا چۆن پرسیارم لێکرد لەگەڵ بەڕێوەبەرەکان وتم لەبەرەوەی لەم بەشەی هانۆڤەرە خێزانێکی زۆری کوردی تایە کە مناڵەکانیان هەمووی لە مەکتەبن ئەخوێنن، بەڵام کێشەیەوان هەیە کە زمانی دایک قسە ناکەن. بە خۆشحاڵیەوە ژووری یا پێمان 3 ژووری گەورە بەبێ بەرامبەر بەبێ هیچ وەکو یارمەتیەک بۆ ئەو خێزانە بێگانانەی کە لەوێن. سەرەتای دەستپێکردنمان بۆ کردنەوەی فێرگەکە 2009 بوو. زۆر بەختەوەر بووم کە لەو ڕۆژە دوایەوەی کە پروپاگاندێکی زۆرمان بۆ کرد لە ڕێی ئینتەرنێتەوە لە ڕێی باسکردنەوانێ، لە یەکەم ڕۆژە 8 خێزان هاتبوون نزیکەی 9 مناڵ 10 مناڵ بوو لە یەکەم ڕۆژە. بەرەبەرە خێزانەکان زیان کرد لە ڕێی ناسینەوە لە ڕێی باسکردنەوە تاوای لێ هاو لە 2010 ژمارە قوتابیەکانمان گەیشتە
48 تەلەبە 48 خوێندکارمان هەبوو بەسەر 4 پۆلی جیاوازە 4 مامۆستای خۆبەخش لەو مەکتەبای ئیشیە کرد بە بەردەوامی هەموو ڕۆژی یەکشەمانێ ڕۆژی وا هەبوو تەنها 2 تەلەبە هاتووەتەوە 2 خوێندکار هاتووە لەگەڵەوەش مامۆستاکان هەرچەند لە ڕێگەی دووریشەوە بوون بە خۆشبەختی هاتوونەتەوە و ئاسوودە بووین. ئێستا قەیەوت وەکو قاس. ئەم فێرگەیە لە ڕۆژی 19 چواری ساڵی 2009 کرایە. فێرگەی کانی لە هانۆڤەر. ئەم فێرگەیە لە ڕۆژی 19 چواری ساڵی 2009 کراوەتەوە و لە سەرەتادا 18 فێرخواز داویان تۆمار کردووە و بە پێیتەمەنی مناڵەکان پۆلێن کراون بۆ 2 گروپ و 2 مامۆستاوانیان بە خوێندکارەکان دەوتەوە. بۆ دامیکردنی پێداویستەکانی خوێندنگەکەش ئەنستیتیوتی خوێندنی کوردی لە بەرلین پەرتووکی ئەلفوبێی کوردی بۆ قۆناغی سەرەتایی دابین کرد کە هەر کتێبێک بە 10 یۆرۆ درا بە خوێندکارەکان جگەلەوەش ژمارەیەک چیرۆک و گۆڤاری کوردی بۆ فێرگەکە دابین کران. زۆر باشە دەستخۆش زۆر باشە. ڕاستەکەی من لە کوردستان خۆم مامۆستا بووم ماوەی 11 ساڵەیە مامۆستایەتیم کردووە ئیتر کە هاتم ئێرە زۆر حەزم کرد بە هەر شێوەیەک بە یارمەتی و مناڵانە بم کە لێرە گەورە ئابن و پەروەردابن و زمانی کوردی ناخوێن بە ئەتیادی ئیتر لە 2009 بیستم کە مەکتەبێکی کوردی کراوەتەوە پەیوەندیمە مامۆستاکەەوە کرد ئەوش زۆر بە خۆشحاڵیوانە یارمەتیام و چون بێک و دەرسماوەتوانێت بۆ ماوەی نزیکەی 3 ساڵێک لێ بەردەوام بووم قوتابێکی زۆرمان هەبوو زۆر باش بوون هەموو فێر بوون تقریبن بە عام کوردیان باشی خوێند و ئەنووسی ڕاستەکەی زۆر تا ئەوە بەردەوام بوون تا کتێبەکەمان تەواو کرد و فێری بە تەواوی خوێندنەوە بوون ئیتر دوایەوە کەمیان کردەوە نەهاتنەوانێ لە 2009 ئەو قوتابخانەی پێشووترمان کردەوانێ بەردەوام بووین تاوەکو 2012 مانگی 2012 شوێنێکی کە منتەقەیەکی کە ئەوە مجموعەی مناڵێکی کوردی بوون ئەمانیش هەمان شێوە کوردیان هیچ نازانین بخوێنەوە بنووسن خۆیان لە بینی بڵێ لە پۆلی یەکەوانێ بگرێ هەتاوەکو پۆلی 11 شم هەبوو لە مەکتەبە تازەیە کە لە 2009 کردمانەوانێ بدایەت 2 پۆلمان هەبوو بەشمانکردن ئەوانەی کە لەسەر و 15 ساڵ بوون 8 قوتابیم هەبوو وانی کە لەوانیش بچووکتر بوون 10 قوتابی بۆ 12 دوانیان دایک و باوکە کەوتیان تۆزەکو گوێگر ئەیان هێن چونکە کوردەکەیان زۆر باش نەبوو نەیانتوان یەکسەر دەست پێ بکەن لەگەڵانە بنووسن ئەو پۆلیان کە لە مناڵەکان لە سەروت 15 ساڵ و 16 ساڵەوە بوون 8 قوتابی بوون بەداخەوە دوانیان چوونە شارێکی کە شەشەکەی کەشیان دوایی پاش فترێک کەمیان کردەوە نەهاتنەوە دەبێت لە پۆلەکانی 11 بوون ئەیان و ئیمتیحاناتمان هەیە و ناتوانین و هەچەند زۆر باشیش فێر ببوون بەس ئێستا ڕاستێکی یەک پۆلم ماوەتەوانێ لە قوتابخانە تازەیە 10 قوتابین بە ڕسمی هەیە بەتایبەتی و دوانیشیان ناڵم بە گوێگریەن زۆر باشیشن دایک و باوکەکانیش تقریبەن یارمەتی دەرن ئەیان هێنن یەکشەمان لە سەعای یەکەوانێ بۆ سەعا 5 ئەو بینایەمان لایەکری لەکەیان ناوێنێتی خۆ شوێنێکە کورسی زمانی ئەڵمانی تیاکری ئەو بینایە تر بیناکەیان ناو بە ئێمە وەکو یارمەتیەک بەس بەبێ هیچ یارمەتیەک من کە 2009 دەستم پێکرد تاکو ئێستانە لەلایەن حکوومەتی کوردستانەوە لەلایەن حکوومەتی ئەڵمانیەوە هیچ لایەکە خۆ بەخشانە شتەکەم کرد بۆ نیەتەش کردومە بەس لە هیچ لایەکوانەیە یارمەتیمە وەرنەگرتووە ئەو قوتابیانی کێنە لای ئێمە بەبێ هیچ بەرامبەرێکە ئەوەی کە بیری لێکەینەوە ئێمە پاڵپش بین بۆ مناڵانەوەیان لێ بکەین بە خۆشحاڵیەوە بێن چاوەڕێ ڕۆژی یەک شەمام بکەن سەعاتێکە 2 سەعاتێکە هێنە لای ئێمە ئەو 2 سەعاتە زۆر جار تەلەفۆنم بۆ کڕیاڵێ توانین کاتەکە درێژ خەینەوە چکە ئەو سەعاتە کەمە بۆمان ئێستا لەم وەختە جارێ هەروە ماوەتەوە سەعاتێک بەس لە داهاتووە وەکو ساڵی یەکەممان کە ئەو هەموو چالاکیانی تریشمان هەبوو وەکو شان و وەکو خۆشنووسی وەکو موزیک بە هیوام ئیم ساڵیش دەست پێ بکاتەوە وەلەو تەلەبەکانمان کەمن دە تەلەبەمان هەیە بەس هیوادارم ئەو چالاکیانی تریش بکرێتەوە چکە تەشجیعێکە بۆ مناڵەکانی تریشکە بێن بە هیوام یا ئاواتم ئەوەیە ڕۆژە لە ڕۆژان حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەو خێزانە پەناهەندانە بکاتەوە لەو خێزانە کوردانە بکاتەوە کە لە دەرەوەن ئێمە ئەم ڕۆژ لە دەرەوەی وڵات بین 10 ساڵی کەش لە دەرەوەی وڵات بین مناڵەکانمان نەوەکانی داهاتویان لە کوردستانە من بەش بە حاڵی خۆم مناڵەکانم تەمەناکەم سبەینێکە بوون بە خاوەنی بڕواننامەیەکی بەتوانە لە باتەوەی لێرە ئیش بکەن بچنەوە لە کوردستان ئیش بکەن
لەبەرەوە هیواخوازم حکوومەتی هەرێم چاوێک بەوە بخشێنێتەوە بەڕەوەندی کوردیا بخشێنێتەوە لە دەرەوەی وڵات زیاتر پەیوەندیان پێ بکات زیاتر ئیتیمامیان پێ باز زیاتر پشتگیریان لێ بکات چ مادی بێت چ معنەوی بێ وەکو چی لەگەڵ دەستپێکردنی خوێندن بە زمانی شیرینی دایک زمانی کوردی لەم فێرگەیە بۆ ڕێخستنی کارەکان کۆبوونەوەی دایکان و باوکان ڕێکخرا و کەسێک وەک دوێنەری دایکان و باوکان کە ڕۆڵی پردی پەیوەندی دەبیرێت لە نێوان فێرگە و کەسوکاری خوێندکاراندا هەڵبژێررا بۆ دابینکردنی بەشێک لە پێداویستەکانی فێرگەکەش مانگانە 5 یۆرۆ لە هەر فێرخوازێک وەردەگیرێت خوێندن لەم فێرگەیە لە هەفتەیەکدا 1 ڕۆژە کە ڕۆژانی یەکشەمەیە و لە کاتژمێر 1 بۆ 5 ئێوارە وانەکان دەوترێنەوە بە شێوەیەک گروپی یەکەم لە کاتژمێر 1 بۆ 3 و گروپی دووەم لە کاتژمێر 1 بۆ 2 گروپی سێم لە کاتژمێر 2 بۆ 3 وانەکانیان دەخوێنن لە کاتژمێر 3 بۆ 5 ئێوارەش وانەکانی موزیک و شانۆ و خۆشنووسی و وێنەکێشان دەوترێنەوە کوردی زۆر باشە بنووسە کوردی بنووسە و ئاخە بێکۆ ئەنووسن بێکۆ ئەنووسن خۆ بەجاجامان نەکردووە و ر د ی کۆتاییمان هەیە ئێستا لێتان تێک نەچێت ڕاستەکەی ئەو 5 ئۆرۆی کە لە مناڵەکان وەرەگیرە مانگانە هەموو مناڵێک کە جژنی دایکبوونی هەبووە ئەوەی من ڕاستەکەی معلومات بچین کە پارەکە لای باوکەکان دایکەکان کۆکرایوانێ هەدیەکە بۆ مناڵەکە ئەکڕا ساڵی 2 جاریش مناڵەکانە بینێ دەرەوە بە هەمویان بە گروپەکان لەگەڵ دایک و باوکەکانە لە زستانانە ئەیان بین بۆ شوێنێک کە مناڵەکان خۆیان حەسکەن ترسینەما بێت شوێنی سەربەفر بێت هەر شوێنێکی خۆش بێت هاوینانی شەرەوە وەکو سەیرانێکی گەورەی هەموو خێزانەکان ئەەکەین لە دەشتێکی زۆر گەورەیە هەموو ساڵێک کردومانە بە خۆشحاڵێوانێ بەس ئەوەی کە ڕاستەکەیی سەرنجە لای من هەچە من شخصی خۆم بە ناوی خۆم بۆ قسەکەم بە هیچ شێوەیەک بە نیەتی ئەوە ئیشەم نەکردو چۆن خۆم لە کوردستان دەرسم تۆ حەزم کرد ئەم شتە لێرەش بۆ مناڵێکی کورد یارمەتی بەم چۆن مناڵەکانی خۆم فێری کوردی خوێندن و نووسین کردو ئەو مناڵەکانی کە ژوابن نانەبڕێن بەس بەداخەوانێ حکوومەتی کوردستان بە هیچ شێک من معلوماتمان هەیە تقریبن هەموو زمانەکانی کە لە مەکتەبەکانە ئەوە ترێتەوانێ مامۆستایان بۆ دابین نەکرێت بەس ئێمە کوردی هیچی چەند حاولشمان کرد بۆیان نەکرا هیچ ئاوڕانەوەیکیان نییە هیچ دەست خۆشکەریەکیشیان نییە هەچەند پێویستیشمان خوێنیە بەسەر خۆی خۆشە لە شتێکی وایە بەسەر بکرێتەوانێ بە ئومێدی ئەوەی ئەوانیش بیر بکەنەوە لەوەی کە ئەو مناڵانەی کە لە پراوگەن و لە دوور و وڵاتن بە هەر شێوەیەک بێت بزانن محاولەیەکیان بۆ بکەن لە مەکتەبەکانە دەرسێکی کوردی هەفتەی 1 دەرسی کوردی بخوێنن زۆر بۆیان باشە بێت هەم بۆ نەفسێتی مناڵەکانیش کە لە ناو ڕەفیقەکانیاڵەن ئێمەش زمانەکەمان وەکو زمانێکی دایک ئەکو زمانەکان چۆن ڕووسی پۆڵۆنی تورکی عەرەبی هەموو هەفتەیەک دەرسێکیان هەیە مامۆستایەک ئەچێ دەرسیان هەیە کوردی نییانە هیچ مناڵێک نیەتی زۆربەی مناڵەکانی پۆلەکانەکە مناڵەکانی منە پرسن ئێوە ئەی بۆچی تورکەکان ئەچن دەرسە خوێنن یا عەرەبەکان ڕووس پۆڵۆنی هەموو زمانەکانی کە بەس کورد نایخوێنن نییانە بە ئومێدیەوەی حکوومەتی کوردستان هەوڵێک لەو بارەیە با ئەوچونکە زۆر شتێکی پێویستە بە هەم بۆ نەفسێتی مناڵەکانیش و هەم بۆ خۆشمان خۆشە و مناڵەکانیش هەم باشتریش فێریشە بن خوێندکارەکان بۆ ماوەی 2 ساڵ لەم خوێندنگەیە وانەکانیان دەخوێنن تا ئەو کاتەی فێری نووسین و خوێندنەوەی زمانی دایک زمانی کوردی دەبن.